لەوێرە دەپرسین ئایا عێراق و تورکیا دەکارن ببنە دوو جیرانên باش پشتی ساڵە 2023 و ژناوچوونە ڕژێمە بەعس پەیوەندیên عێراق و تورکیا هەرکو چوونە خراپ بوونە چ دەمێکی ئاسایی و نۆرمال نەبوونە بەتایبەتی دو ساڵên داویێدا مەسەلەیە ئەنەرژی و ئاڤێ و ئەمن و ئەولەهیە یەک ji کێشەیên سەرەکەن ئەکو دکارن بێژن سێ کێشەیên سەرەکەنە حتا نەها عێراق و تورکیا نەکارینە لەسەر هیچ کام جوان بگەهنا ڕێکەفتنێ سەردانا وەزیرێ دارڤەیە تورکیا بۆ عێراقی و ئەفشەوە درەنگژیش بۆ هەرێما کوردستانی لەسەروان هەرسێ ئارمانجێن سەرەکیەیە پشتڕاژی دکارن بێژن ئەڤە وەکە ئامادەکاریەکەیە ji بۆ سەردانا سەرکوماری تورکیا ڕەجەب تایب ئەردوغان divê kabîneyê da Türkiya bijivane ku kêşeyên xwe di gel welatên cîran û derdûre heta Rojava û di serê wan de Amerîka nehêlî tû çareser biket. Aya îmkan tê de yan ne li ser vê mijarê ji hêja Ehsan Aktaş serokê navenda lêkolînên Gînar dê gelmeye hêja Ehsan gelek bi xêr hatine Kurdistan 24. Pirsyara cewherî ev ye gelek kêşe hene lê ji bo van çareserkirinan diyar e her du alî bi biryarin ku van kêşeyan beşek jî bîtin çareser bikin. Lê şert û mercên Tirkiye bi taybetî ez bêjim derheqî berdana avê ji bo axa Iraqê giranin. İmkan tê da Iraq bişêtin daxwaziyên Tirkiye cêbecê biket? Şimdi biliyorsunuz ئێستا وەک دەزانن لە جیهان قەیرانێکی گەورە هەیە چەندین وڵات دیالۆژی خۆیان لەگەڵ یەکتر بچراند لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستیش چەندین کێشەی جیاواز هەبوو بەڵام ماوەیە کە تورکیا لەبارەی پەیوەندیە نێودەوڵەتەکانی خۆی هەوڵی تیمارکردنی کێشەکانی خۆی دەدا لە ڕووی پارادیگماشەوە گۆڕانکاری کردووە 10 ساڵ بەر لە ئێستا خۆتان دەزانن پەیوەندەکانی تورکیا چەندین ڕێککەوتنی جیاوازی هەبوو بۆ نمونە لەگەڵ ناتۆ یان لەگەڵ وڵاتانی دیکە و کاریگەریەکی گرنگی هەبوو بەڵام ماوەیە کە تورکیا لە ڕێگەی ئەو هەنگاوە دیبلۆماسیانەی کەوە ئێستا گرتوێتە بەر دەوێت لە ڕێگەی بازرگانیش و بە هەمان شێوە سەردەم پەیوەندەکانی خۆی دووبارە نۆژەنگ بکاتەوە لەگەڵ وڵاتانی دیکە و ڕێککەوتن و هاوپەیمانی نوێ بکات بە هەمان شێوە هێزی خۆی پیشامدات و پەیوەندەکانی خۆی لەسەر متمانە لەگەڵ دراوسەکانی خۆی بنیاد بنێتەوە بۆ نمونە لەگەڵ سعودیە و میسر خۆتان دەزانن کێشەیەکی زۆریان کێشەیەکی زۆر هەبوو لە نێوان تورکیا و ئەم وڵاتانە بەڵام ئێستا قۆناغەکە بەرە و ئاسایی بوونەوە کە دەچێت هەرچەندە نامەوێت بڵێم ئاسایی بوونەوە بەڵام قۆناغەکە هەنگاو بە هەنگاو باشتر دەبێت تورکیا و عێراق دوو هاوبەشی گرنگی یەکترن لە ڕووی بازرگانیەوە هەروەها ئەگەر بێت و بەکەکە جیا بکەینەوە لەم پرسە کێشێکی گەورەی وەها نییە لە نێوان تورکیا و عێراقدا من باوەڕم وایە لەم ڕۆ بەدواوە پەیوەندیەکان بەرەو باشتر دەبن باشە بەڕێز ئەحسان ئاماژەت بەوە کرد تورکیا ئەوێت کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ ئاسایی بکاتەوە بەڵام عراق و هەرێمی کوردستان لەکوێی سیاسەتەکانی دەرەوەی تورکیادان بە تایبەتی هاکان فیدان ئەردۆغان ناردوێتی بۆ عراق و هەرێمی کوردستان کە زمونێکی گەورەی 13 ساڵی لە داڕشتنی سیاسەتی دەرەوەی تورکیا و کەسێکی ئەمنیش بۆ لە پرسە ئەمنیەکاندا شارەزایە ئەمە چۆن لەگەڵ هەرێمی کوردستان ئەم بابەتە و هەروەها لەگەڵ عراقیش قسەی لەسەر دەکەن وەک دەزانن ئێستا دەتوانین بە دوو شێوە سەیری پەیوەندیەکان بکەین یەک تورکیا بە شێوەیەکی گشتی لەگەڵ عێراق بە شێوەیەکی گشتی لە عێراق دەروانێ و هەروەها پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیاش ئەمەش ڕەهەندێکی دیکەیە و کاریگەریشی هەیە لەگەڵ یەکتر ئەگەر بێت و هەندێک بگەڕێنەوە پاش خۆتان دەزانن جەلال تاڵبانی و سەرۆک بارزانی کاتێک بەرە و جیهان ڕویان کردەوە لە تورکیا هاوکاریان بوو هەروەها لە کاتی ڕژێمی بەعسیش تەنیا دەرگا بۆ عێراق تورکیا بوو لە ڕووی بنەماکانەوە لە ڕووی باوەڕیشەوە تورکیا کێشەیەکی لەگەڵ هەرێمی کوردستان نییە تەنیا هەندێک لە کاتی ساڵی 2017 هەندێک خۆناغەکە گرجی تێکەوتو بەڵام ئێستامەش ئاسایی بووەتەوە من پێویستە ئەمە بە شێوەیەکی فراوانتر سیر بکەین تورکیا لەگەڵ ئەوەیە کە عێراق و سووریا سەقامگیر بێت و
پەکەکەش وەکو گەورەترین بربەست لە بەردەم ئەم سەقامگیریە دەبینێ بۆیە پەکەکە بۆ هەرێمی کوردستان و تورکیا و عێراقیش بۆتە هەڕەشە لە 10 ساڵی داهاتوودا لەگەڵ پتەوبوونی پەیوەندەکانی نێوان تورکیا و عێراق بێگومان پەیوەندەکانی عێراق و هەرێمی کوردستان و تورکیا زمینەیەکی باشتری دەبێت و گونجاوتر دەبێت چونکە جەنگ و گرجیەکان قازانجی بۆ هیچ لایەک نییە ئەمریکا عێراقی داگیر کردبوو 20 ساڵان وڵاتە ڕوبەڕووی ناسەقامگیری بووتەوە بە تایبەتی لە بەسراوە تاوەکو تورکیا ئەو ڕێگایەکەوە هەوڵ دەدرێت بکرێتەوە من باوەڕم وایە ئەمە تەنیا ڕێگایەکی بازرگانی نییە بەڵکو ئەمەش پەیوەندیدارە بە ئاسایشی وڵات و زمینە سازێکی باشی دەکات بۆ ئەمە بەستا هێژە ئاکتاش تۆ دزانی لەسەر ئاستێ عێراقێ بە تایبەتی لاانێن شیعە و حتا لەسەر ئاستی هەرێما کوردستانێژی هەموو ئالی یەک نەڕین و یەک بۆچوون یەک هەڵویست نینە لەسەر ئۆپەراسیونێن تورکیا بوو سەرپەکێکی و یەک ژمژارێن سەرەکە و گرنگێن بێ سەردانا هاکان ji bo Iraqê û ev şeve jî bo herêma Kurdistanê ev ye. Birayate di serê hemûyan da Îran dê bihêlbîtin. Iraq daxwaziyên Tirkiye cêbecê biket li ser vê armancê û berfirehkirina operasyonan bi taybetî li hindek navçeyên ku Tirkiye destnîşan kirî li Iraqê. لێرەدا ئاخۆ ئێران چۆن لە ناوچەکە دەڕوانێت واتە تەنیا وەکو دیدگای ئێران بۆ عێراق زۆر گرنگە ئاخۆکو وڵاتێکی موسڵمان سەیری عێراق دەکات یاخود لە ڕووی ئایدۆلۆژیاوە سیر دەکات لە ڕابردوودا هەر قەیرانێک ڕوودا بێت لە ناوچەکەدا بۆ نمونە لە عێراق بێت یاخود لە سووریا بێت ئەمە بۆتە خاڵێکی ئەرێنی بۆ ئێران بەڵام تورکیا دوو خاڵی زۆر جیاوازی هەیە تورکیا لە ڕابردوویەکی ئیمپراتۆریەتەوە هاتووە واتە پێشتر ئەم وڵاتانەی بەڕێوە بردووە و ئێستاش پەیوەندی هەیە لەگەڵ ئەم وڵاتانە لەلایەکی دیکەوە پەیوەندیەکی پتەوی بازرگانی هەیە لەگەڵ هەرێمەی کوردستان و لەگەڵ عێراق بە هەمان شێوە بۆیە سەقامگیری لێرە ڕۆڵێکی گەورەی هەیە لە سەرووی هەمویانەوە هەیە ناکرێت ئێمە پشت بە تیۆریەکی تایبەت بە تەنگژە ببەستین واتە ئێستا دەزانن ئێران و سعودە لە یەک نزیک بوونەتەوە هەنگاو بە هەنگاو باوەڕم وایە کە پەیوەندی ئێران و تورکیا و ئەمریکا باشتر دەبێت و عێراق هەوڵ دەدات زیاتر سەر بەخۆیانە لە بەرامبەر ئەمریکادا جوڵە بکات لەوانەیە ئێران دوای داگیرکاری عێراق ئێستا هاوهاهەنگی لەگەڵ عێراق کردووە و شەڕی کردو لە عێراق بەڵام ئەوەندەی من تێدەگەم ئێستا هەوڵ ئەوە دەدات کە ناوێت بە شێوەیەکی ڕەها عێراق ببێت بە وڵاتێکی سەربەخۆ بەڵام پێم وایە ئەو بابەتە گرنگی ئێستا هەمووان چاوەڕوانی دەکەن لە دوای بڕیارەکەی دادگەینەوە بژیانی پاریس لە مانگی یابی ئەمساڵ پرسیینەوتە ئەگەر تورکیا کارتی ئاوی بەدەستە عراقیش کارتی نەوتی بەرامبەر بە تورکیا بەدەستە شەڕی نەوت و ئاو لە نێوان عراق و تورکیا لەم سەردانەی هاکان فیدان بەکوێ دەگات لەوانەیە ئەگەر بێت و سێری ڕابردوو بکەین خۆتان دەزانن تورکیا و هەرێمی کوردستان ڕێکەوتنیەکی تایبەت بە ناوتیان هەیە و باز لەوە دەکات کە گرنگترین ڕێکەوتنی 50 ساڵە بۆیە بە تایبەتی ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە پەیوەندەکان باشتر بووە بێ ئەوەی باس هیچ لە تیۆریەکی خراپەکاری و تەنگژە بکەین ئەمە دەبێت ڕوون بکەینەوە کە تورکیا ئێستا دەبێتە ناوەندێکی گرنگی وزە لە ڕووی نەوت و گاز پێم وایە پەیوەندیەکانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و عێراق بەرەو پێشتر دەچێت و قەبارەی بازرگانیش گەورەتر دەبێت ئێستا تورکیا ناوەندێکی سەرەکی دامەزراندووە ئەمە تەنیا لەوە بریتی نییە کە لە ڕێگەی بۆریەوە بیگوازێتەوە بەڵکو ئێستا پاڵاوگەی هەیە و هەوڵی ئەوە دەدا کە بێ بەناوەندێکی گرنگ رووسیاش هەر هەمان هەوڵی هەیە بۆ ئەوەی بکات بە بازارێکی گەورەی وزە لەمە بەدواوە لەوانەیە تورکیا ببێ بە وڵاتێکی تایبەت بە بازرگانی لەبارەی نەوتەوە زۆر باشە بەڕێز ئیحسان ئاکتاش سەرۆکی ناوەندی توێژینەوەی گینار لە ئەستەمبۆڵەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس